هەوڕ و چالاکیەک دەهێتە ئەنجامدان بە هاوکاریە خێرخواز حاجی ئیدریس سوورتی کە هاوکاریە دارایی دەهێنە دابەشکردن بەسەر 385 سەرخێزانên سنوورê Nehya Bicîl û devera Sûrtiyayetiyê کە ئەو خێزانیش ئەون ئەوێ کەم دەرامەت کە barê darayê wanî xirab dezgehê xêrxwazê حاجی ئیدریس سوورتی ڕۆ بڕا پارەکی پسەر wan دابەش کرد بۆ پێداویستیە وانیە جەژنê سوپاسیە dezgehê xêrxwazê حاجی ئیدریسەکەین کە ئەوە جارە چەندەیە لە سنوورê Nehya Bicîl چالاکیên زۆرا و زۆر ئەنجام بدات بەرینۆکە چەندین جارە ئازوقەی پسەر هەژار و کەم دەرامەتە دابەش کردە لە ماوەی چەند ڕۆژێ ڕابردووە لەو ماوەیەش هەوڕۆکە دێ 380 سەرخێزان سوودمەند بن و چەندین خانیوێ لە بۆ کەم دەرامەتە دروستکردینە و خانیەک لە بۆ دەڤەرە ئاکرێ کە جەنابێ و دروست کردە خانیەک لە دەڤەرە سوورتیایەتیە بەری چەند ڕۆژە بە هۆ سۆتنە کارەبێ هاتبوو سۆتن ئەویش نوژەن کردەوە و ناوماڵەکە کامل دێ لە بۆ هێتە دانان و هەرنوکە ئەو هۆڵامەلێ حجرەکە فەقیاوە لێ ئەویش کە هەندێک کەم و کورتی تێدا بوون ئەویش هاتیان نوژەنکردنەوە لەلایەن دەزگەی خێرخوازی حاجی ئیدریس سوورتی هیویدارین کە نمونێوەکی جەنابێوانە زۆر بن و داواکارین لە خودای مەزن کە ئەجر و پاداشتێوە بدەتەوە و داواکارین کە بەردەوام بیت لە سەرکاری خێرخوازی لە دەڤەرە سوورتیایەتی و لە دەڤەرە ئاکرێ دووبارە و سێبارە سوپاسیە جەنابێ و یەک هەر داواکاریەکە مە لە جەنابێ و کردبیت ڕافس نەکردیەوە ئیلا ئەگەر داواکاریەکە ئەشەرعی بیە کو خێر بە ئەو کابرای بچیتن ئەگەر خێر بە کابرایەکی ناسیتن لە داواکاریەمە دێ ڕافس کەتەوە و جێپەجێ ناکەتن و حاجی ئیدریس سوورتی تشتێکی دیکەی باشی هەی هەموو جارێ ئەبێتن خێرێ من نەوێتن گەلک بەڵاو ببن و من نەوێتن مەدحێ من بکەن بەس مە ناچارین تەبی بەحسی جەنابێ و بکەین و زۆر جارەش ئەبێتەمە خێرێ وەلێ نەکەن بکەوتە قالبێ عەشیرەتیە و حیزباتیە هەر کەسێ فەقیر بیتن ئیمەت حاجی هاوکاریە بیتن ئەو جۆرە کەسێ لە بۆ من دەست نیشانکەن لە هەر حیزبەکە هەبی لە هەر ئەوەکە هەبی ئەس دێ هاوکار بم تێگەدا و جەنابێ وش نە پێگەیەکی حکومی و نە حیزبی هەیە خێرخوازە خودێ نمونێوەکی و زێ دەکەتن ئیشەڵای بەردەوام بیت